لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ملیۆنان کەس بەهۆی هێرکەن فلۆرەنس لە مەترسیدان. کە سوکاری ئەندامە بیانیە داعشەکان دەبنە بارگرانی بۆ سەر دەسەڵاتی کوردی لە سووریا. ڕاوبۆچوونی جیاواز لەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی عێراق. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت و بەخێربێنەوە بۆ بەرنامێکی نوێی کورد کۆنەکشن. جەمژی سڵاو و ڕێزین گەرم. باڕۆڤا فلۆرەنس گەهشتە دەفئاڤین ئەمریکی و هێزاوێ سست دەبا لێکار بەدەست دەبێژن هێشتا خەتراوێ مایە لەسەر دەفئاڤان ئاژانسین کەش و هەواژی پێشبینیا باو بارانن گەلک بۆش و بەهێز دەکەن لێ دیسان دەبێژن وان ئامادەکاریین باش کرنە. سەحاریا ئیرۆ ئەین باڕۆڤا فلۆرەنس گەهشتە دەفئاڤین ئۆستانن ساوت کارۆلاینە و نۆرت کارۆلاینە دگەلبایە بەهێز و بارانن بۆش. ناوەندا نیشتیمانیە باڕۆڤان دەبێژە فلۆرەنس باڕۆڤەکە خەتەرێ لەسەر ژیانە خەڵکی دەفئاڤین نۆرت کارۆلاینە نەها دروست کریە. دەگەل باهوزەکە قایم بدرێژەهیە کەناری ڕووبارە دێ ئاڤێڕا کەت وەلدەما ئاوا ڕووبارە بلم ببێت دگەهتە ئۆقیانوسی و چ جەهنی نەبشتێ و لافاو دێ پەیدا بێت. باڕۆڤە هەنێکێ سست بوویە و هێزاوێ دەمێ گاشتی دەفئاڤان نەوەکە پێشبینیە سازیین کەش و هەوا بوون. تێچاڤەڕێکردن سبەهی دەما دگەهتە ساوت کارۆلاینە هێشتا سستر ببەل لێ دیسان بارانن بۆش دێ لەگەلک دەڤەرن سەر ئۆقیانۆسی ئەتلانتیک ببارن. چەند ڕۆژن سەرۆک دۆنالد ترامپ تەکەس دکە و برێڤەبەریاوی ji barovêra amadekariyên baş kirine. Ji bilî parastina jiyana xelkê sivîl hêzên deryayên Emerîkî gemî û gemiyên jirderya û firoka û piraniya karmendên xwe ji defavên ostanên Virginia veguhastine. Karbidestên leşkerê Emerîkî dibêjin wan serbas digel helîkopter û qayiqan amadekirina ji bo alîkarî û rizgarkirina xelkê eger pêtivî pêbû. Lêgeriyan û rizgarkirin erkomeya pêşîn û dawî ye. Lew nekarime bitine ye. Gelek giring e dezgehên pêwîst li ber dest bin. Di rêzbenda hêza barovan da Florence ji rêza çarê hatiye rêza yekê. Lê karbidest dibêjin ev ji xeterawê kêm nake. Em di hindek baya bînin ku di xeteriyê dirûstken. Baron xeterî ji hin di çend rojên dabêt. Em pêşbînî dikin 3 heta 4 metran av rabît. An ku ev xeter e li ser jiyana xelkî. Ajansa Federaliya Rewşa Awartekarî digel hikûmetên xwe cihî dike ji bo alîkariya deverên ber barovê bikevin. Vê qunaxê de gelek giring e magedarî rewşê bibin û bizanîn çend ew li ku derê ye û çi pêdiviye bihê bikirin. Me planek pêşwext heye. Digel hojdariya hikûmetê hinek ji xelkê deverên ku barova Florence dê bigehtê biryardana di malên xwe de bimînin. Çünkü derketin di vê qelebalxiya cadê da gelek nexweş e û ya ji vê naxirabtir ev e dema tu vê digerî ji ber ku tu nizanî ku tu yê bi ser çi da vegerî. Xaniyê min li bilindiyê ev qayîm ew banê wî nû ye û dema digel dûpişîkên xwe ji malê derdikevim ez nizanim di kengê vegerim. Karbidestên rewşa awarte dibêjin ew amade ne ji bo serederiyê digel paşmayên lehiyan, şikestina daran, girtina rêkan û parastina hêlên kehrebê. راپۆرتە هەواڵێکان ڕادەگەێنن بەڕێوەبەری پێشووی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ترامپ پاڵ مانەفۆرد بڕیارە ڕێککەوتنێک لەگەڵ نوێنەری تایبەت ڕۆبەرت مولەر دابکات و دان بە تاوانەکەی دابهێنێت لە بەرامبەر سوکردنی سزاکەی سەری. مانەفۆرد ئەمڕۆ هەینی لە دادگایەکی واشنگتن دیسی بۆ گوێگرتن لە دۆسیەکەی بەر لە دادگایکردنی ئامادە دەبێت. بڕیارە دادگایەکەی لە هەفتەی داهاتوو ئەنجام بدرێت بچێتە و ئێستاش ڕوون نییە ئایا مانەفۆرد ئامادەیە هاوکاری لێکۆڵەری تایبەت لەسەر دەستێوەردانەکانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا بکات یان نا. و سەرۆکێ بەرەی ئەمریکا باراک ئۆباما ڤەدگەرتە بەر ڕۆناهیان و مەیدانە سیاسەتێژی بۆ پشتەوانی ژە نامزەتên دیموکراتان دە هەڵبژارتنین دەمێ نیڤێ بهیڤیا دەرخستنا کۆنترۆلا کۆنگرسی ji destê کوماریان. لە ئێستادا ئۆباما خۆی لە شەڕێکی بە وەکالەتدا دەبینێتەوە لەگەڵ ئەو کەسێک کە جێگای گرتوتەوە لە کاتێکدا هەردووکیان هەوڵ دەدەن گڕوتین با هەڵمەتەکانی پارتە سیاسەکانیان بدەن.
سەرۆکی پێشووی ئەمریکا دەستی بە هەڵمەت کردوێتەوە لە ئایەتی ئێلنۆی بەجددی داوای لە گەنجانی دیموکرات کرد کە لە خەبات بۆ دادوەری کۆمەڵایەتی و ئابووریدا بەردەوام بن. هەر کات لەو بیرۆکان نزیک بووینەتەوە کەسێک لە شوێنێک پاشەکشەی کردووە بە سەرۆک ترامپ دەستی پێ نەکرد ئەوە ئاماژەیەکە نەک هۆی کارەکە. ترامپ ئەو ناڕزایەتیە زەق دەکاتەوە کە سیاسەتوانان بۆ مای چەند ساڵە تەشەنایان پێداوە. ئۆباما دڵگەرمی دیموکراتەکانیدا کە لە مانجی نوامبەردا دەنگ بدەن. کاتێک بەشداری ناکەین، کاتێک سەرنجی پێنادەین، کاتێک هەنگاو نانین، دەنگی دیکە و بۆشایی پڕ دەکەنەوە. بەڵام هەواڵی خۆش ئەوەیە لە ماوەی 2 مانگدا هەلێکمان هەیە کە منتیق بۆ سیاستمان بگەڕێنینەوە. ئۆباما لە بەرامبەر ترامپدا خۆی دەبینێت کە بەسەریدا سەرکەوت و گەلێک لە کارەکانی ئۆباما کردبووی هەڵی وەشاندەوە. ترامپ لە هەڵمەتدا چالاک بووە وەک نمونە لە مۆنتانا. ئەو هەڵبژاردنە سەبارەت بە کار و پیشەیە، سەبارەت بە پاراستن و کارە. سوپاس بۆ ڕێبەرانی کۆماری. ئابووری ئێمە بە جۆرێکی بێوێنە لە مێژوودا گەشە دەکات. کەس نازانێت چی ڕوودەدات. هەروەها ترامپ هۆشداری بە پشتیوانانیدا ئەگەر دیموکراتەکان لە نوامبەردا ئەنجومەنی نوێنەران بەگرنەدەست ئەوە وا دەکات هەوڵ بدەن لەسەر پۆستەکەی لابرن. ئێمە نیگەرانیمان سەبارەت بۆیە کە ئەگەر ڕوو بدات بەڵام ئەگەر ببێت ئەوە هەڵی ئێوەیە چونکە نەچون دەنگ بدەن. باشە ئێوە نەچون دەنگ بدەن. ئەو کارناسە پێوایە لە هەڵبژاردننی کۆنگرێس لە نوامبەردا ڕێفراندومێک بۆ سەرۆکایەتیە. مەیلی دەنگدان لە سەرانسەری پارتی دیموکرات و لەلایەن گروپەکانی جۆربەجۆر هەیە و بۆ یەکەم جار گەلێک دەنگدەر بژاردەیان بۆ دەنگدان هەیە و باسی بابەتەکان لە ڕێگای جۆراوجۆرەوە دەکەن. ئۆباما سەلماندوێتی لایەنگرانێکی زۆر بۆ لای دەنگدان بۆ دیموکراتەکان ڕابچێشێت و دەنگ بە کۆمارەکان نەدەن. ئۆباما وێ دەسێت تیژێک بخاتە سەر گەنجان و کەسانێک کە سپی پێزنین. ترامپ و ئۆباما ڕەنگە هەرگیز وەگلایانی بەرامبەری یەکتر لەسەر بەرگەی دەنگدان نەبنەوە، بەڵام ئەوان لە هەڵمەتی هەڵبژاردننی کۆنگرێسی ئەمساڵ کەسانی گرنگ بۆ لایەنگری لە لایەنی تر دەبن. شوێنێک مەسەلەی کۆنتترۆلی کۆنگرێس بابەتێکی گرینگە. سەرپێچیکردن لە مافەکانی مرۆڤ لە ئێران بابەتی دانیشتێکی ڕێکخراوێک بوو لە واشنگتن بەپێی چالاکوانان سیاسەتمەداران و شارەزایانی ئێرانی سەرپێچیکردن لە مافەکانی مرۆڤ لە ئێراندا بووە بە بەشێک لە ژیانی ئاسایی ئێرانیەکان. یحیا بەرزنجی لە پانێلی ئامادەبووە فراپۆرت گەهاندیە. لە کاتێکدا ئێران فشاری زۆری لەسەرە بەهۆی گەمارۆکانی ئەمریکاوە. بەڵام تا دێ پێشێرکارەکانی مافی مرۆڤ لەو وڵاتە زیاترە بێت. لەم کۆڕەی ئەتلانتیک کانسل لە واشنگتن باز لەوە دەکرا کە ڕەوشی نێوخۆی ئێران بەرەو خراپتر دەڕوات کاتێ هەموو خەمی وڵاتانی زلهێز تەنها بەرنامە ناوەکیەکەی ئێران بێت. لەو باوەڕەدام کۆمەڵگەی نێودەوڵەتی لە نێوی شیاندایەکێتی ئەوروپا ئەو وڵاتانەی کە لە پەیوەندیدان لەگەڵ ئێران و پەیوەستن بەو ڕێکەوتنە ئەتۆمی ئێرانەوە پێویستە جەخر لەسەر گرفتەکانی مافی مرۆڤ لە ئێراندا بکەن تەنها چاوێن لەسەر ئەو پرسە نەبێت و بە مەسەلەیەشی لاوەشی نەزانن. ئەوەی لە ئێران دەبینرێت دیمەنێکی جیاوازترە کە خەڵکی ئەو وڵاتە هێناویانەتە دی. ئەو چالاگوانانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کارەکەن و ئەوانەش کە لەسەر تویتێک ساڵانە زیندانی دەچێژن ئەوەت پێ دەڵێت کە زۆربەی خەڵکی ئێران لە بەرەیەکدا و حکوومەتەکەشیان لە بەرەیەکی تردا. ئەم خانمە ئەمریکیە باز لە ئەزمونێکی خۆی دەکات. دواسەردانم بۆ ئێران جلوبەرگەکی ئاساییم لە بەردابوو سەرپۆشتەکەی سرم تەنها تۆزێک بوو بەسەر تەوقە سەرمەوە. ژنان لەوێ حیجابەکەیان هەروایە وەکو هەر نەبوو بێت. لانی تریژ وەکو گۆرانی و سەما و بواری تر بەرەو کرانەوە چوون لە چاو ئەو دەسەڵاتە داخراوەی کە هیچ گۆڕانکارێکی نەکردووە. خەڵک حەز ناکات دوای ئەوە بکەوێت کە بە فشار پێی دەکەن. ئێران وڵاتێکە پەلوپۆی لە زۆر وڵاتانی ناوچەکەدا کێشاوە. لە نێو خۆشدا بە پێی بۆچوونی زۆرێک لە شارەزایان دڕەقانە ڕەفتار لە هەمبەر هەر بەرهەڵسکاریەکدا دەکات کە ڕوبەڕووی بێتەوە. لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆنی ئێران لە دەرەوەی وڵات لە ئەوجی پەرتەوازەییدایە. تا ئێمە ناڕوون بین لەو بارەیەوە زیانمان لێ دەدات. هەر بۆیە هەڵچوونێکی زۆر لە مەڵپەڕە کۆمەڵایەتیەکاندا دەبینین. لە کۆتایی سەرنجت لا دەدات لە بابەتە سەرەکیەکە. ڕەوشەکە ناڕوونە. ئیدارەی ئەمریکا گوتوویەتی پشتگیری و پاڵپشتی خەڵکی ئێران دەکەین. بەڵام ڕوون نییە چۆن.
ئەوەش وای کردووە دۆخەکە ناڕوون بێت هەر یەکە و دەیەوێت ببێت بەسەرۆک. زۆربەی هەواڵەکانی ئێران سەرچاوەکەی بووەتە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان لە وڵاتە دەبنە پێشڕەوی هەر گۆڕانکاریەک؟ بۆ ئەوەی ڕێبەراتی کۆمەلگای ئێرانی بکەیت تەنها کار و کاردانەوەکان دەربڕنی تۆرە ئامێز نەبێت بەڵکو بۆ هێوەرکردنەوەی ئەو تۆڕیانە بێت تا چارەسەری بدۆزینەوە. من گرفتم لەگەڵ چالاکوانانی تۆرە کۆمەڵایەتیەکان هەیە کە زیاتر کۆمەلگا بە یەک دەدەدەن و سەرقاڵن بە وەڵامدانەوەی یەکتری. ئێمە هەمومان لێرەین پێویستە پێکەوە چارەسەری بدۆزینەوە. ئێران بەردەوامە لە سێدارەدانی هاوڵاتیانی مەدەنی و چالاگوانە سیاسیەکان گەمارەوە ئابوووریەکانی ئەم دواییە تا ڕادەیەک پشێویەکی ئابووری ناوەتەوە. ئیدی هێزی گۆڕانکاری لەو وڵاتە بە وتەی ئەم شیکەرەوانەش هێشتا ناڕوونە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. دوا بەدوای هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر قەڵای دیموکرات لە شاری کۆی هەرێمی کوردستانی عێراق و پاش سەپاندنی سزای مەرگ بەسەر سێ چالاگوانی کورد لە ئێراندا خەڵک لە زۆربەی هەرە زۆری شارەکانی کوردستانی ئێراندا بڕیاری مانگرتنی گشتیاندا. ناسر باباخانی بەرپرسی ئەکادمیای لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن بە ڕێگای سکایپ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ناسر سپاس بۆ ئامادەبوونت و پرسیاری یەکەمیشم لەسەر مانگرتنەکەیە. ڕۆژی چوارشەمە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانی ئێراندا وەک دەگوترێت کەس لە ماڵ نەهاتۆتە دەر. جا پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئەو مانگرتنە بەرەنجامی گەشەکردنی هەوڵ و کۆششی ڕێکخراوە سیڤیلەکانە یان چییە بەڕای تۆ؟ ئەوەی ڕاستی بێ ئەگەر بمان هەوێ زۆر بە وردی وەڵامی و پرسیاری بدەینەوە دەبێ سوکە ئاوڕێک بدەینەوە سەرڕابردوو. شقام لە ڕۆژهەڵاتی کوردستان شقام چەمکێکی زۆر جیاوازە بە باوەڕی من تەنانەت بەپێی ئەو دیاردەیە کە ئەمە ڕۆژی چوارشەممەوەی دیتمان ڕەنگە بڵم لە ڕۆژهەڵاتی ناویندا شتێکی کەم بێنە بێت. تەقەڵ و درومانی ناسیۆنالیزمی کوردی لەسەر شقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە ساتەکانی بوو مەلەرزەی کرماشانەوە بگرە هەتا بۆ ڕێزگرتن لە گیانی ژینگە پارێزێک کە گیانی خۆی بەختی ژینگەی کوردستان کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان یان لە چەمکێک وەک ڕیفراندۆم یان لە چەمکێک وەک شنگال یان کۆبانی ئەوانە ڕۆژهەڵاتی کوردستان چەمکی ناسیۆنالیزم چەمکێکی جیاوازە ناسیۆنالیزمێکی مەدەنی. بەڵێ پێم وایە ئەو حرەکەتەی کە کرا ئەو مانگرتنەی کە کرا لەگەڵ ئەوەدا کە بەرهەمی ئەو ئەزمونانی ڕابردوویە بە جۆرێک لێکگرێدانی فەزای نێوخۆ یعنی چالاکانی مەدەنی و هەروەها ئەو کەسانەی کە لە دەرەوە خەریکی فعالیت و چالاکی سیاسی بوون و هەروەها حیزبە کوردیەکان. من پێم وایە ئەوە دەرەنجامی تێگرای ئەو سێکوچکەی خەبات کەمە وەک سێکوچکەی خەباتی نێودێر دەکەین کە بریتە لە هێزەکانی نێوخۆ هێزەکانی دەرەوە وەک دیاسپۆرا و ئەحزابی سیاسی کە لە باشوور نیشتێت. باشە کاک ناسر پێت وایە پەیامی ئەم مانگرتنە گەیشتۆتە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بە لە بەرچاوگرتنیەوەی کە سەرچاوە ناوخۆیەکان باس لەوەش دەکەن کە ژمارەیە کەسیش دەستگیر کراون بە تاوانی ئەوەی کە دوکاندارەکانیان هاان داوە کە دوکانەکانی خۆیان دابخەن ومان بگرن. ئەوەی ڕاستی بێ بەر لەوەی کە پەیامەکە بگاتە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بە باوەڕی من ئەو پەیامە دەبێت بە هەر شکلێکی بێ دیارە لە هەندێک مدیای دەرەوەی وڵاتدا بە جۆرێک لە جۆرەکان کاری لەسەر کراوە بەڵام ئەمن بە باوەڕی من چون ئەمە ئەزمموی ئەومان لە ڕابردوودا هەبوو لە ساڵانی 1984 و 1985 هەتاوی لە نێوخۆی وڵاتدا بە بۆنەی شەیدبوونی سەرکردە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دوکان و بازار داخراوە مانگرتنی گشتی کراوە لە هەموو دەرفەتێکی خەڵکی کوردستان کەڵکیان وەرگرتو بووەی کە دەنجی ناو ناڕزایەتی خۆیان دەرببڕن بەڵام کۆماری ئیسلامی گوێی بیستنی نەبوو ئەو سەردەمی بەڵام بەپێی ئەو سەردەمەی ئێستا وەر بوو خۆتان لە راپۆرتەکەدا بە وردی ئاماژەتان پێکرد بوو ئەو قەیرانە ناوخۆیانە کە چ لەباری ئابووری و چ لەباری کۆمەڵایەتی و کۆماری ئیسلامی تووشی داڕمانێکی کەموێنە کردووە بەڕاستی وشارە دەرێکیەکان لە نوامبردا دیسانەکە خەریکە زیاتر دەبێت ئەمانە کە تا ئێستا کراوە هەموو دەرەنجامی شۆکێکە کە بە شێوەیەکی عملی جێستا بەسەر ئێراندا نەسەفاوە یان با بڵێن شکانی ئۆتۆریتەی کۆماری ئیسلامی لە حەسار خەڵوەتێکی وەک عێراق بسووتاندنی کۆنسولخانەی ئەم وڵاتە لە بەسرا
کۆی ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە دۆخی ئێران لەگەڵ ساڵانی پێش و جیاواز بێ و بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامی ئەو پەیامەی بیستۆ و دڵنیاشم کە هەر بەوە ڕناوەستێ بە گرتنی چالاگوانانی مەدەنی لە ناوخۆدا و ڕەنگە دەبێت چاوەڕوانی دشکردەوەی دیکەش بین لە کۆماری ئیسلامی. بەڵێ کاک ناسر با بگەڕێنەوە سەر هێرشەکەی کۆماری ئیسلامی بۆ سەر قەڵای دیموکرات. ئەم هێرشە جگە لەوەی کە کۆمەڵی ڕەهەندی سیاسی جیاوازی هەیە جگە لەمەش پێشێلکاریەکی ڕوونە بۆ سەر با بڵێن سنووری خاکێکی تر. باشە بۆچی لە نێو کۆمەلگای نێونەتەوەیە کاردانەوەیکی ئەو تۆی نەبوو؟ ئەوەی ڕاستی بێت لە کاردانەوەکاندا ئەوەی ئەمە دیتمان مایک پێنس جێگری سەر کۆماری ئەمریکا کە لە تویتێکدا یا لە پەیوەندێکدا لەگەڵ با بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردو کە ئێران هۆکاری با بڵێن ئەنستبلیتی یان ناسەقامگیری ناوچەیە و ئەمەی ئیدانە کردووە یان با بڵێن وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا یان لە بەریتانیا ئەم کاریان ئیدانە کردووە. بەڵام ئەوەی کە با بڵێن بۆچی پێشێلکاری سەروەری خاکی ئەم وڵاتە دەکرێت بەداخەوە ئەم هیچ سەروەریەک نە لە عێراقدا دەبینم و نە لە باشووری کوردستاندا دەبینم. ئەم وڵاتە بە باشووری کوردستانیشەوە بۆتە حەسار خەڵوەتی کۆماری ئیسلامی و ئەوە ژەنراڵەکان و پاسدارەکانی کۆماری ئیسلامین کە بڕیار بەدەستن بەداخێکی زۆر گرانەوە. و لە لایەکی ئەوەی کە زۆر جێگەی داخە ئەوەیە کە لە ڕوانگەی نێونەتەوەیشەوە بەردەنجی ئەو کەسانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی بڵێن حیزبی دموکراتی کوردستان نەبووە. بەڵێ کاک ناسر زۆر بە کورتی ئەم هێرشانە چ پەیامێک بوو بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکدا کە فشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران تا دێت و زیاد دەکات؟ ئاماژە پرسیارێکی زۆر ورد کرد. ئەمن پێم وایە دەبا هەر لە سەرەتاوە بەحسەکەمان لەسەر ئەوە دامەزران بە لە ڕاستیدا هەر وەک دوای نییە فەرماندەی سپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئاماژەی پێکرد کە کوتی ئەمە موشەکەکانمان لە هەر شوێنێکی کە تا با بڵێن مەسافەیەکی 2000 کیلومتری بە زۆر بەوردی ئامانجەکەی دەپێچێ. من پێم وایە ئەوە پەیام بوو بۆ با بڵێن ئەمریکا هاوپەیمانانی و دەبێت چاوەڕوانی ئەوەی بین کە ئەمریکا چ دشکردەوەیەکی بەرامبەر بەم کردەوە تێرۆریستیە دەبێت. بەڵێ ناسر باباخانی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆیەوەش. دەسەڵاتی کوردی لە باکووری سووریا دەڵێت ملیتانە بیانیەکانی داعش و کەسوکاریان لە کەمپەکاندا بوون بە بارگرانی بۆ سەر ئەوان. کاربدەستین کوردین ڕۆژاوا داخوازی ژێ وڵاتان دکن چارەسەری ژوان ژن و زارۆکارڕ ببینن و ڤی بارگران لەسەر ملیوانژی هێلینن. لەسەر دەرەجاهەیە شەری قەسەدی و کوالسیۆنە ناونەتەوی لە هەمبەری دەیخستنا تەرۆریا داعشێ لە باکووری سووریایە بە سەدان مالبات و چەکدارên داعشێ هاتن گرتن و نەهادی کامپین تایبەت دەنە. چەکدارên داعشێیên بینانی و مالباتê wan ji 44 dewleta hene. 516 çekdarên Daişiyê biyanî hene û 534 jin û 1107 û 5 zarok jî hene. Çaranûsa va malbat û çekdaran yên biyanî gelo çi ye? Rêveberiya Xweser ta niha red dike got van çekdaran bibe pêş dadgehên xwe. Her wisa cezaya bidarvekirinê jî li gel rêveberiya Xweser jî tune ye. Rêveberiya Xweser dibêje got divabe civaka navnetewî divê dosyayê de alî kar be. Ji bo gereke bi şeklekî acil an her dewletekî were hemûlatî xwe bibê cemxwe li cemxwe hekim bike û jin û zarokal cemxwe careke dî tehîl bike an internet dîvekedî jî mimkin e çêbê muhekemek navdewletî çêbibe û muhekema navdewletî mimkin e li vir jî kar û xebata xwe bike. Yek ji rêbazên Daişê ji bo endamên biyanî dema tevlî wan dibû got belgeyên wan yê hemwelatiyê dihatin şewtandin û ev yek kêşeyeke yasayî ye. Cassandra Bodar jineke Belcîkî 23 salî ye, 4 salan tevlî rêxistina Daişê maye. Di şerê dorpêçkirina Reqayê de hevserê wê hat kuştin û ew jî xwaradestî hêzên Hesedê kir. Ez nizanim çima Belcîka min li vir hiştiye. 100,000 hevlêdên bi min re çêbûne û ji min re dibêjin û dipirsin hûn ji Belcîka re çi dibêjin? Tişta ez ji Belcîka re dibêjim û herdem dubare dikim. Tu karê min li Sûriyê tune ye. Ez ji Belcîka me û ji mafê min e welatê min doza min bike. Rêveberiya Xweser dozê li welatan dike ku her welatek girtiyên Daişê yên hemwelatiyê xwe vegerîne cem xwe û nameyan diriya navgiran re dişîne.
ئەف شاندەیەکە بلجیکیە گوت هەفتەیە دەرباسبووی دێ سەردانا قامشلۆ کردبوو. جۆرجس دالامانە پەرلەمانتەرێکی بلجیکیە دەبێژە ئەو هەفدیتن برێڤەبەریە خۆسەرە پێکتینە گۆ مەساجا ڕێڤەبەریە خۆسەر ji بۆ دۆسەیا گرتیین داعشێین بیانی بتایبەتی یەن بلجیکی بگهینە حکوومەتا بلجیکایە. Ez ne nûnerê hikûmeta Belcîkî me, ez endamê parlamenterî me. Ez hatime vê derê min hevdîtin bi hikûmeta Rojavara kir û nerîna wan girt ji bo ez bikaribim mesaja wan bigihînim hikûmeta xwe. Rêveberiya xwesera dîmokratîk ji ber giranbûna barê girtiyên Daişê yên biyan Birêz Umer bang li civaka navnetewî dike got divê dosyeyê de alîkar bin. Ev pirsgirêk jî pirsgirêk navdewletî û gereka dîtarî تنسيقي ده ديتاري آليكارية ده بناب ما ومجتمعي دولي ده بحفدورة مقارب مواجهة في خطري بكن برا خطرك برمزنا شر داعشê ber bi dawî ve diçe û bi hezara çekdarên Daişê hatine girtin li Sûriyayê û Iraqê. Rêveberiya xwesera dîmokratîk cezayên bi darvekirinê di hevpeymana civakî ya wê de tune ye û her wisa ji bo dosyeya girtiyên biyanî doz li civaka navnetewî dike got alîkar be. Hêjeya bîbîrxistinê ye got hejmareke ji malbatên Daişê yên Rûsî, Endonîsî hatin radestkirin ji bo hikûmeta wan. Her wisa jineke Emerîkî li gel 4 zarokan hate radestkirin FBI'yê. Zana Umer dengê Amerîka Dêrikê. لە کاتێکدا نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی عێراق کە بڕیارە لە 30 مانگینۆ بەڕێوە بچێت خەڵکی بیرڕای جیاواز دەردەبڕن. لە دەمێک و هەناک ژێ خەڵکی هەرێما کوردستانی ژ تەڤایە پرۆسەی سیاسی بێهیوی بوونە گەلک شواناژی باوەڕ دکن و بڕیارە ڕاست و درست ئەوە دەنگی خوا بدن هەڵبژارتنان. بانگەشەی لایەنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستی پێ کردووە و هاوڵاتیانی شاری سلێمانیش بیرروڕای جیاوازیان هەیە لەسەر پرسی هەڵبژاردن. بەهۆی قەیرانێک لە دوای یەکەکان بەشێکی هاوڵاتیان تووشی ناومێدی بوون و پێیان وایە بەشداریکردنی هەڵبژاردن ناتوانێت هیچ کاریگەریەکی هەبێت بۆ باشترکردنی ژیانی خەڵک. بەڕای من لە وڵاتەدا هەڵبژاردن تەناوک و سیناریۆیەک وایە چکە هیچ کاریگەریەکی ئەوتۆی نییە. وەکو پێشتریش بینیمانە لە چەندین هەڵبژاردنە یعنی چەندی جار هەڵبژاردن کراوە بەڵام هیچ گۆڕانکاریەکیان نەکردووە وڵاتەکان بە ئاراسەیەکی نوێیان نەبردووە لەبەری هەمومان نەزانین کە هەڵبژاردنەکان تەزویری تێداکرێت. من وەک خۆم زۆر دوو دڵم بەرامبەر بە ئەم هەڵبژاردننی ئەم ساڵیش چونکە سیاسەت لە وڵاتی ئێمەدا سەر ڕوویەکی باشی پیشانی خەڵکی نایەوە. وەکەوەی کە لە پێشتری شابینی ومانە لە سیاسەکانی ئەم وڵاتە هیچیان ئەمەلێکی ویان نایاونەتێ هەموو ئەو هەوڵانی کە بۆ گۆڕانکاری هەبوون تا ڕادەیەکی زۆر شکستیان هێناوە ئیتر خەڵکیان زیاتر بەرەو بێ ئەمەلی و بێ هیوایی بردووە. ئەوەی کە بەڕاستی قەرارەیە لەسەرەوەی ئەم وڵاتە بەرەوچی ئەوڕا تەنانەت حیزبەکانی خۆشمانین بەڵکو دەستی دەرەکی هەیە وڵاتانی دراوسێ هەیە بۆنە تورکیا ئێران ئەوان بەپێی مەسلحەت و بەرژەوەندی خۆیان سیاسەت لە وڵاتی ئێمە یعنی چۆن بڵێ دەستی تێوەرێ. کارزان حەسەن شۆفێرێکی تاکسیە لە شاری سلێمانی ئەو پێی وایە بەشداریکردنی دەنگدان کارێکی پێویستە و سەرڕای ئاستانگەکان ئومێدی بەوە هەیە هەڵبژاردن کاریگەری خۆی دروست بکات. من بۆ مەسەلەی دەنگدان بە گوڕوتینیشەوە ئەشتم و پێشم خۆشە هەموو خەڵک بەشدار بێ بە ڕێژەیەکی پێشتر لەو ڕێژەی کە بۆ پەرلەمانی عێراقیش کرا و چاوەڕوان نەکراویش بوو ئەوە و داواشم لە خەڵک هەیە بە ڕێژەیەکی باشتر خەڵک بچێت بەشدار بێ لەم پرۆسەیە ئێتر دەنگەیە دەنگنایەدەوە خۆی حڕە بەڵام وەکو خۆم چاوەڕێی ڕۆژی 39 بەهۆی ئەو دۆخەنە هەموارەی هاوڵاتیان لە چەند ساڵی پێشوودا پێیدا تێپەڕ بوون شارەزایان باز لەوە ئەکەن هاوڵاتیان لە ئێستادا کەمتر لە جاران متمانەیان بە پرۆسەی دەنگدان هەیە و ئەوەش لە ڕێژەی دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەڕوونی ئەبینرا. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. لە کۆڕێکی ناوەندێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ توێژینەوە لە واشنگتن میوانداری نووسەر و مامۆستای زانکۆ عەباس کازم کرا کە تیایدا باز لە کتێبە نوێیەکەی کرا کە لەسەر حەوزەی مەرجەعیەتی شیعە لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێندایە.
ئێستا عێراق لە هەستیارترین دۆخی سیاسیدا دەژی. ئەمە بێجگە لە قەیرانی ئابووری و ناڕزایەکانی خەڵک بە گشتی دژی گەندەڵی و نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان و نەعەدالەتی و حکومڕانی و دەسەڵاتی میلیشیا مەزهبەکان. بەڵام هێشتا مەرجەعی شیعە کاریگەری گەورەی هەیە لە وڵاتەدا. عباس کاظم نووسەری کتێبی حوزەی شیعە لە ژێرگەمارۆدا وا دەڵێت. ئێستا مەرجە لە عێراق بۆتە شانشینی ئەمامەکان. خەڵک ئەمەی ناوێ لەبەرەوە تایبەتمەندی نییە و ئەمە یاری نییە. بەڵام ئێستا شتگەلێکی زۆر هەن کە خەڵکانێک میلیشیان هەیە لەمە خراپتر ئەوانەی ئەمان دەوێت شایستەی ئەمەنین. ئێران هەوڵی ئەمە دەدات کەسانێک لە ناو عێراقدا هەوڵ دەدەن و وڵاتانی دیکەش لەو بارەوە هەوڵ دەدەن. ئەومان بیر نەچێت مەرجەعەتی شیعە لە عێراقدا لە سەردەمی سەدام حسێنیشدا ئاستەنگێکی گەورە بۆ لە بەردەم بەحس و ڕژێمەکەیدا. عباس کاظم لە کتێبەکەیدا بازە قۆناغەی مەرجەعی باڵای شیعە دەکات. یەکێک لە شەڕەهەرا خراپەکانی سەدەی 20 لە ئارەدا بوو بێنە بەرچاوی خۆت میلیۆنێک کەس تەقە لە یەکتر دەکەن، سەدان هەزار کەس لەو 8 ساڵەدا بوون بە قوربانی. هەردوو وڵاتەکە لە ڕووی دارایی و لەشکریەوە دارما بوون. کەچی سەدام و دەستەی باڵای سەرۆکایەتیەکەی دانیشتون و باسییان لەوە دەکرد کەچی بکەن بەرامبەر خۆی. لەبەرەوەی خۆی بێدەنگ نەبوو، هەڕەشەیەکی ڕژدیش بوو بۆ باس. زۆر جارە ملیشیەکان و هاوپەیمانەکان و نەتەوەیەگرتوەکان بۆ گرفتە گەورەکانی عێراق پەنایان بردووە بۆ مەرجەعی باڵای شیعە سیستانی. سیستانی شوێنگەیەکی هەیە کە سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکان داوا دەکا بیبین و وێنەیەکی لەگەڵدا بگرن. ئەو کە پامێک دەنێرت بۆیان نەتەوەیەگرتوەکان زمانی بەیاننامەکان دەگۆڕن. هەموو ئەو هۆکارانە وای کردو کە سیستانی خومینیی تر نەبێت لە عێراق. لەبەرەوەی ئەو نایەوێت وابێت، بەڵام ئەگەر ئەو سبەینێ هەشتێکی بوێت دەیکات. سەرباری ئەوەی جیهادی ژێکێکە لە ئەرکەکانی ئیسلام، بەڵام مەرجەعەتی شیعە زیاد لە 100 ساڵە ئەم فتوایی دەرنەکردووە. لە ساڵی 1940ەوە تا ئێستا کە شیعە هیچ فتوایەکی لەبارەی جیهادیەوە نەدراوە. لە ڕاستیدا من کە ئەوانم بینی پرسیارم لێکردن لەو بارەوە. ئەوان وتیان دوایەمین کەس کە فتوای جیهادی دابێت سەید قەمنی بووە لە ساڵی 1940دا. دوای 100 ساڵ لە 2014دا شتێکی لەو جۆرە هاتە ئاراوە، بەڵام ئەوان وتیان ئەمە فتوای جیهاد نییە، ئەمە جیهادی بەرگریکردنە. کە باز لە عێراق دەکرێت لە ڕووی سیاسی و ئابووری و حتا ئاینیشەوە، ناکرێت باز لە هەژمون و کاریگەری ئێران نەکرێت. لە بەسڕەوە تا هەرێمی کوردستان ئایا مەرجەعی باڵای شیعە لە عێراقدا ئەمە یەکلایی دەکاتەوە یان بارودۆخەکە وەک خۆی بەردەوام دەبێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. دەخیل لەواچێ هەریکێنەکە زۆر ئێمە نەگرێتەوە هەریکەن فلۆرەنس، بەڵام بە هیوای سەلامەتی بۆ هەموو کەسانی کە یانگرێتەوە دیگەهاتن لە ڕەنگە لە واشنگتن دۆ واشنگتن گەلک تند نەبێت، بارانێکی زۆر تند دەبێت. بەهیویا دەمێن خۆش هەتا ڕۆژە سێشەمبووی هەر شاد و بەختەوەر بن و خودە حافیز. کاتێکی خۆش هەر شاد بن.